ێکی باڵای یەکگرتوو دەکات لە چوارچێوەی هەماهەنگی و کاری هاوبەشی لایەنە ئیسلامیەکانی کوردستان. مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین ئەمەنداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان سەردانی مەڵبەندی چواری کۆمەڵی ئیسلامی کوردستانی کرد لە کەرکووک. وافدەکەی یەکگرتوو لەلایەن جێگیری بەرپرس و کارژێرانی مەڵبەندەوە پێشوازی کران. لە دیدارێکدا هەلومەرجی سیاسی هەرێمی کوردستان و دوا پەرسەندنەکانی دۆخی سیاسی تاوتوێکرا. ئەوەش دووپات کرایەوە لایەنە ئیسلامیەکان وەک توێژێکی گرنگی سیاسی هەمیشە ڕۆڵ و پێگەی جەماوەری خۆیان هەبوو و لا داهاتووشدا بەکار و پرۆژەی هاوبەشەوە ئەو بنەمایە زیاتر دەچەسپێنن. جێگەی ئاماژەیە ئەم سەردانە لە چوارچێوەی لێکنزیک بوونەوە و هەماهەنگی هەر سێ لایەنە ئیسلامیەکەی هەرێمی کوردستانە کە زنجیرەیەک کۆبوونەوەی باڵا و بەسەرکردنەوەی یەکتری لێکەوتەوە. ئەم سەردانانە لەو زنجیرە سەردانەیە کە جەنابی ئەمیندار دەستی پێ کردووە بۆ مەڵبەندەکان و وەرگانەکانی کۆمەڵی ئیسلامی. دیارە ئێمە زۆر پێخۆشحاڵ بووین بە هاتنی بەڕێزیان. دیارە بۆ نزیک بوونەوەی ئەو پرۆژە ئیسلامی کە هەنگاوی بۆ دەندێ بە پشتیوانی خوای پەروەردگار. ئومێدمان وایە ئینشاڵڵا ئیسلامیەکان کە هەمومان یەکمان هەژوو و ڕێگامان هەیە بتوانین لە ساحەی کوردستاندا دەنگ و ڕەنگی خۆمانمان هەبێ پاشکۆی کەس نەبین. بارزانی سەبارەت بە قەیرانی سیاسی هەرێم ڕاگەیاند ئومێد هەیە گفتوگۆکانی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێم بۆ چارەسەرکردنی کێشەکان بگەنە ئەنجام. لا کۆبنەوەی لە ساڵانەی لەگەڵ کۆنسوڵ و سەرۆکی نوێنەرایەتی وڵاتان لە هەولێر مەسعود بارزانی سەبارەت بە ئۆپەراسیۆنی مووسڵ ڕاگەیاند